بە درێژایی مێژووی مرۆڤایەتی و دروستبوونی جەنگە یەک لە دوای یەکەکان ئەگەر ژنان خۆیان وەکو مرۆڤ کاراکتەرێک بووبن لە بەشێک لە جەنگەکە ئەویان نەش بووبن وەکو کەسێکی مەدەنی و سیڤیل لەناو کۆمەڵگەکاندا بوونیان هەبوو بێ جەنگ و ئاساوارەکانی جەنگ بە دەرەجەی یەکەم کاریگەری لەسەر ژن و منداڵ بەجێهێشتووە هەر لەم چوارچێوەیەشەوەیە کە یاساکانی نێودەوڵەتی تایبەت بە تاوانکاریە نێودەوڵەتیەکانی سەبارەت بە جەنگ هەموو دەست درێژیکردنێک بۆ سەر ماف و ئازادیەکانی هەر ژنێک جگە لەوەی کە ئەگەر ئەو جۆرە لە تاوانکاریە لەسەر جەستەی کاریگەری هەبێ لەسەر تەواوی ژیانی کاریگەری هەبێ ئەمانە بە تاوانی جەنگ هەژمارەکرێ بۆیە بە تایبەتی کاتێک قسە لەسەر پرسی ژن و بەشداریکردنی ژنان ئەکرێ لە کایە جیاوازەکانە دەبێ ئەمە لێبەرچاو بگیرێ ئەگەر ژن وەکو کائینێک بۆ خۆی بەشدار بوو وەکو یەکێکی سەربازی لە سوپاکانە بەشدار بوو ئەمە جیاوازە وەکو مرۆڤێک دەکرێت بڵین خۆی بەشێک بووە لە کارکتەرەکانی جەنگ بەڵام ئەوەی کە ئێستا تێبینی دەکرێت بەداخەوە و درێژایی مێژووی چەند ساڵی ڕابردوش بە تایبەتی لە باشووری کوردستان ژنان و منداڵانی لێکەوتێ هەموو جەنگەکان کاریگەریەکانی لەسەر ئەوان ڕێکدانەوەی هەبووە و دەکرێت بڵێن ئەوان قوربانی یەکەمی هەموو جەنگەکان بوون ئەگەرچی جەنگەکان لە چوارچێوەی ئیرادی ئەوانانە بۆ بەڵام قوربانیەکانی یەکەم ئەوان بوون چ بەوەی کە هەم دایک بوو بێ هەم خێزانی یەکێک لەو قوربانیەکان ویان هەم کارەساتی قوربانیەکە لەسەر خۆی ڕەنگی دابێتەوانێ ئەمانە وەکو مرۆڤ و بەشێک بووە لە قوربانیانی جەنگ دژی بە مرۆڤایەتی بەداخەوە دەستبردن بۆ ژن وەکو یەکەیەکی کۆمەڵایەتی پێکەنەری سەرەکی کۆمەلگا لە دوای ئەوەی کە ژن کە کائینێکی لە ڕووی سۆز و بەسەیی و دنیادنانی خێزان و دروستکردنی نەوەیەکی ترەوانێ زیاتر بەمانە سەرقاڵ ئەبێ هەر کاتێک بە تایبەتی عنسوری پیاوکە بێوێ دەست درێژی بکاتە سەر هەر کۆمەلگایەک یا هەر خێزانێ هەر تاکێ ئافرەت ئاسانترین ڕێگایە بۆ ئەو چ لە ڕێگەی خێزانەکان چ لە ڕێگەی کۆمەلگاکان بە تایبەتیش لە بابەتە سیاسی و سەربازیەکانە بۆیە کاتێک کە ژنێک دەکەوێتە دەستی هەر هێزێکی بەرامبەر ئەو ئاسانتر دەیەوێت وەکو ڕەمزی سوکایەتی پێکردن لەبەری تا ئێستا بەڕاستی پاراستنی شەرەف و کەرامەت و ئەوەی ژن لە زۆربەی زۆری کۆمەڵگەکان بە تایبەتی ڕۆژهەڵاتیەکانە بەشێکە لە قودسیەت و پاراستنی قودسیەتی کۆمەڵگەکە خۆی کاتێ ئەو دەیەوێت دەستبەرێ بۆ ژنێک و سوکایەتی پێ بکە جگە لەوەی وەکو ئینسانێک وەکو کائینێک لەناو ئەو کۆمەلگایە تاکێکی ئەو کۆمەلگای ڕکابەرەکەی کە لایەنی بەرامبەر دژایەتی و سوکایەتی پێ دەکات ئەو وەکو ژنێک سوکایەتی بە کەرامەت و شکۆی کۆمەلگاکە شکۆی نەتەوە کاکە بە تایبەتیش ئێماگەر قسە لەسەرەوەکەین وەکو مەسەلەی نەتەوەی کورد لای ئەو ژن کائینێکی زۆر بەڕێز لێگیرا و قودسیەتی خۆی هەبووە لە هەموو حاڵەتەکانە بینیومانە دوژمنانی کورد ئەوانەی کە ویستویانە دەست درێژی بکەنە سەر مافەکانی گەلی کورد چ لە ڕووی خاکەوە بێت چ لە ڕووی کەرامەتەوە بێت چ لە ڕووی ئازادی نەتەوەیەوە ببێ ئاسانترین ڕێگا بۆ ئەوە بکە دەستیان گەشتبێ بە ژن و منداڵەکان و سوکایەتیکردن بە مەسەلەی ژن و ژنبوونی ئەو تاکە وەکو نەتەوەی کورد بەڕای من ئەوەی کە ژنانی ڕۆژئاوا ئەیکەن ڕاستکردنەوەی جۆرێک لەو فەلسەفە و تێڕوانینە کۆمەڵایەتیانە بوو کە ژن ناتوانێ ئەوان سەلماندیان کە ژن دەتوانێ بە تایبەتی لە مەسەلەی سەربازی حکومڕانی و ئیدارەدانی دەوڵەت و هێنانە پێشەوەی ژن لە بوارە سیاسیەکانە بۆیە ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان ژنانی ڕۆژئاوا بەشێک بن لە قوربانیەکانی سەردەستی ئەو ڕژێمانەی کە دەیانێ ژن بچەوسێنەوە نەتەوەی کورد بچەوسێنەوە ئەوان توانیان ئەمە ڕەتفعلێکی زۆر باش بن بە دیوێکی ترا ئەوان پاڵەوانی داستانی بەرخۆدانی کوردانی ڕۆژئاوان بە تایبەتی و سلماندنی ئەو حقیقەتە بوو کە ژنی کورد بەڵێ دەتوانێت تەنها بەڕاستی من ئەمێ بڵم ژنی کورد ئەو دروستکراوە نییە کە تەنها لە بابەتە ئەدەبی و شعر و شانامەکانە چیرۆکیان بۆ دروست بکرێ یان بابەتی سۆز و عاتیفە و لاواندنەوە یان شعر و شانامە بە باڵایان هەڵبدرێ ژن ئەو کائینە بیرکەرەوەیە کە دەتوانێت خۆی و بسەلمێنێ ژن ئەو کائینەیە کە دەتوانێت پارێزگاری لە وڵاتەکەی بکە دەتوانێت گۆڕانکاری لە ڕژێم و لە سوپا و لە سیستەمی حکومڕانیە بکات و داوای هەموو ئەو مافانە بکە کە هەر پیاوێک هاوشانیەتی و دەیکات دیارە ئێمە هاوخەمی هەموو ئەو هێرش و دەست درێژیانەی کە بکرێتە سەر هەر کوردێک لە هەر پارچەیەکی کوردستان بێ بە تایبەتی ئەوانەی کە لە ڕۆژئاوان و بە دیاریکراوی من وەکو ژنێک بۆ پشتگیریکردن بۆ ژنانی ڕۆژئاوا بە زەڕوری ئەزانم ئومێد ئەکەم ئەمە دوایەمین ئەو جۆری دەست درێژیانە بێ کە دەکرێتە سەر مافی هەر تاکێکی کورد لە هەر پارچەیەک بێ و بە تایبەتی ژنان لە ڕۆژئاوای کوردستان ئێمە پێ من لێرەوە ئەتوانم ئەوەندە بڵێم کە یەکەم ئەوان بەشێکن لە سەرکەوتنەکانی نەتەوەی کورد لە هەر شوێنێک بن ئەوان لێرە قوربانی نابینم ئەوان پاڵەوانی ئەو داستانن وێ دەکەین لە داهاتووە ئەم کێشە و کێشە نێو دەوڵەتیە و هەرێمیانە لەسەر تەصفیه حساباتی کوردەکان لە ڕۆژئاوایە چیتر ئەوە نەکرێ ئەمان بتوانن سەرکەوتنی یەکجارێکی بۆ خۆیان دەستەبەر بکەن وەکو ئێمەش لە کوردستانە بتوانین پاڵپشتێکی هەمیشەی بین بۆیان هاوکاریکردنی کوردانی باشوور کوردانی ڕۆژئاوا لەلایەن کوردانی باشوورەوانێ ئەکرێت لەسەر دووسێ ئاستا تەصفیە بکرێت لەسەر ئاستا سیاسیەکە کە هێوکۆی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان
چ لە حکومڕانی دابن و یان چ لە دەروی هێزەکانی دەروی حکومڕانیە ئەوانە پشتگیری سیاسی خۆیان لەسەر ئاستی هەرێمی نێودوڵەتی بۆ کوردانی ڕۆژئاوا دووبارە بکەنەوانەیە کەمە دەبێتە پاڵپشتێکی باش بۆ هێزە سیاسیەکانی کوردانی ڕۆژئاوا لە ڕۆژئاوای خۆیان و لە ڕووی مرۆیی شەوانێ فشار خستنە سەر حکوومەتی ناوەندی لەبەر ئەوەی کردنەوەی سنوورەکان پێویستی بە بڕیاری حکوومەتی ناوەندی هەیە نەک تەنها حکوومەتی هەرێمی کوردستان چونکە دەبینی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدراڵە کار ئەکا ئەمانە بابەتی نێودوڵەتین پێویستی بە ڕەزامەندی حکوومەتی ناوەندی هەیە دەکرێت لە ڕێگەی نوێنەرانی کوردەوە یان لە ڕێگەی سەرکردایەتی سیاسی کوردستانیەوە فشار لە حکوومەتی ناوەندی بکرێت بۆی سنوورەکان بە ڕێگەی سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراقیش بە ڕووی هاونیشتیمانیانی ڕۆژاوی کوردستان بە تایبەتی ژن و منداڵەکانە بکرێنەوە بۆ ئەوی ئەوانی تر نەبنە قوربانی ئەو جەنگە و لە هەمان کاتیشدا کارکردنە لەسەر بابەتە سەربازیەکان کە پێم وایە ئەمە حاڵەتێکی قورسە لێرە بتوانرێ هاوکاری سەربازیان بکرێن بەڵام بە هەموو حاڵەتێکە هەر جۆرە پشتیوانیەکی مادی و معنەوی بگاتە ڕۆژئاوای کوردستان بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان ئەو نەتەوەیی کە هاوخێن و هاوزمانی ئێمە وەکو نەتەوەی کورد ئەمە یەکێکە لە ئەرکان نەتەوەیەکانی هەرێمی کوردستان چ تاکێک بێت لە ناو کۆمەڵگەکەی خۆیان چ لەسەر ئاستی سیاسی و سەرکردایەتی هەرێمی کوردستان بێت.